لە سلێمانی چەند ڕێکخراوێک هەیە لە بواری وەرزشە ئیشەکە. لە بواری کۆنفۆ و شاڵین و ستایلەکان ڕێکخراوی جیاواز هەیە، بەڵام ئەم ڕێکخراوە ئەڵێن ئێمە کۆنترین ڕێکخراوین لە 2008ەوە دامەزراوین و هەتاوەکو ئەم کاتە کە بەردەوامن لە ئیشکردن نزیکی 60,000 کەس لەو ڕێکخراوە مەشقی وەرگرتووە کە ڕێکخراوی شاڵین کلاسیکە. ڕێکخراوی شاڵین کلاسیک لە سلێمانی لە ساڵی 2010دا مەزراوە لە سەردەستی مامۆستا بورهان کە ئەزمموی زیاتر لە 34 ساڵ لە هونەرەکەی هەیە و خاوەنی 4 بڕوانامەی نێودەوڵەتی وڵاتی چینە و خاوەنی بڕوانامەی زینی چینی و چەندین بڕوانامەی ترە لە وڵاتانی کۆریا و جیهان. لە ساڵی 2016 مۆڵەتی ڕێکخراوی NGO-کانی وەرگرتووە. ئەم ڕێکخراوە لە ساڵی 2008 تا ئێستا زیاتر لە 60,000 خوێندکار لەم ڕێکخراوە مەشق و ڕاهێنانیان کردووە و ئێستا زیاتر لە 400 بۆ 500 خوێندکار ڕۆژانە بە بەردەوامی مەشق و ڕاهێنان دەکەن وە گەورەترین قوتابخانەی هونەری شاڵین کۆنفۆیە لە عێراق و کوردستان کە چەندین ساڵە خزمەت بە چین و توێژەکانی شاری سلێمانی دەکات. هەر لەم ڕێکخراوە چەندین خوێندکار پێگەیەنراون کە خۆشبەختانە ئێستا لە شاری سلێمانی خاوەنی فێرگەی تایبەت بە خۆیانن.